بەم زوانە وەفدێکی حکومەتی هەرێم بۆ گفتوگۆ لەگەڵ حکومەتی ناوەند دەچێتە بەغدا. دوایی ئەویش بە چەند ڕۆژێک وەفدێکی سیاسی بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی لەگەڵ نوێنەری هەندێک لایەنە سیاسیەکان سەردانی پایتەخت دەکەن. شاندەکەی حکومەتی هەرێم کە بڕیارە شەممە سەردانی بەغدا بکات دەیەوێت لەگەڵ حکومەتی عێراق بگاتە ڕێکەوتنی کۆتایی لەبارەی ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە کێڵگە نەوتیەکانی هەرێم لەگەڵ لە 150 داهاتی دەواازە سنووریەکان. لە بەرامبەریشدا حکومەتی ناوەند پابەندی ناردنی بودجەی هەرێم دەبێت کە لە 12.6 بودجەی گشتی عێراقە، هەروەک لە بودجەی 2021 حکومەتی عێراقدا دانراوە و بۆ ئەنجومەنی نوێنەرانیش پێشنیاز کراوە. بەپێی زانیاریەکان شاندە سیاسیەکە کە نێچیروان بارزانی سەرۆکایەتی دەکات تەنها نوێنەرایەتی پارتی و یەکێتی بزوتنەوەی گۆڕانی تێدا دەبێت. پێشتریش کۆمەڵی ئیسلامی و چەند لایەنێکی دیکە کە بانگێشتی وەفدەکە کرابوون بەشداریان لەو وەفدەی حیزبە بەشدارەکانی حکومەتی هەرێم بۆ بەغدا ڕەت کردبەوە. لەوەی ئەمە 100% رازین کە 250,000 بەرمیلی وەزیری کاروباری هەرێم لە بەغدا بۆ ڕۆژنامەی شەرقەڵە و سەدا ئاشکرای کردووە گفتوگۆکانی شاندە سیاسیەکە لەگەڵ کوتلە سیاسیەکانی ناو پەرلەمان و لیژنەی دارایی و لیژنەکانی تایبەت بە بواری بودجە دەبێت لە پەرلەمانی عێراق. ئامانجی ئەو شاندەوەیە لە ڕێی ئەو گفتوگۆیانەوە لە پەرلەمان کێشە بۆ بەشە بودجەی هەرێم دروست نەکرێت و تێپەڕێنرێت. بەو پێیە ڕێکەوتنی پێشوەخت لەگەڵ حکومەت لەسەر بودجەی هەرێمدا هەیە و بابەتەکە لەوێ ڕاگیراوە. سەبارەت بە سەردانی هەردوو شاندەکە بۆ بەغدا پێشتریش دارا ڕەشید وەزیری پلاندانانی حکومەتی هەرێم ڕایگەیاند هەفتەی داهاتوو دوو شاندکەیەکیان حکومی دەبێت و ئەوی دیکەش سیاسی سەردانی بەغدا دەکەن. دارا ڕەشید وتوشێتی ئەو دوو شاندە هەوڵ دەدەن لەگەڵ حکومەت و لایەنە سیاسیەکانی عێراق بۆ ناردنی بودجەی هەرێم بگەنە ڕێکەوتن. لە کۆتایشدا ئاماژەی بەوە کردووە کە ئەگەر نەگەیشتنە هیچ دەرئەنجامێک ئەو کاتە حکومەتی هەرێم پشت دەبەستێت بە داهاتەکانی ناوخۆ و فرۆشتنی نەوت بۆ دابینکردنی بودجەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئاماژەی بەوەش کردووە کە فرۆشتنی نەوت لە یاسای بودجەی سەربەخۆی هەرێمدا جێگیر دەبێت. سەبارەت بە دوایین هەنگاوەکانیش بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێم وەزیری نەوتی عێراق لە کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراقەوەی ئاشکرا کردووە کە تا ئێستا هەرێم ئامادە نییە نەوت ڕادەست بکات. ئەوەشی ڕاگەاندووە ئەوان ئامادەن مەلەفی نەوتی هەرێم وەربگرن و تێچووەکانیشی لەستۆ بگرن. لە بەرامبەریشدا ئەگەر هەرێم ئامادە نەبوو نەوت ڕادەست بکات و تەنها بیەوێت داهاتەکەی ڕادەست بکات پێشنیازێکی تریان ئامادەیە کە بریتیە لەوەی داهاتی 250,000 بەرمیل نەوت وەربگرن، بەڵام بە مەرجیەوەی داهاتێکیان دەوێت کە هاو نرخ بێت لەگەڵەوەی کۆمپانیای سۆمۆی بەرپرسە لە فرۆشتنی نەوتی حکومەتی عێراق دەیفرۆشێت. بەو پێیە لە 155 داهاتی نەوتی هەرێم بۆ کۆمپانیا نەوتیەکانە، ئەوەش بەلای حکومەتی عێراقەوە پەسەندکراو نییە و پێی وایە بە هەدەردانی زۆر گەورە لە پرۆسەی فرۆشتنی سامانی نەوتی هەرێمدا هەیە.